کوردستانی جێهێشت بەڵام کوردبوون نا. کاتێک کوردێک بەهەر هۆکارێک دەبێتە پەنابەر لە وڵاتێکی بێگانەدا، زۆر جار کوردبوونی خۆی تەنیا لە زمانی کوردیدا دەهێڵێتەوە. پێی وایە ئەگەر زمانەکەی لە یاد نەکات کوردبوونی خۆی پاراستووە. لە بەرامبەریشدا زۆربەی بەهرە و وزە و داهێنانەکانی دەخاتە خزمەتی جوگرافیا نوێیەکەیەوە. بەڵام پەنابەرێکی کورد جیاوازیەک لەو دۆخەدا دەخوڵقێنێت و ئەو وڵاتەش دەکاتە گۆڕەپانێک بۆ خزمەت بەگەلەکەی کە پەنای بۆ بردووە. نەدیم داگ دەڤڕەن ئۆزانڤان و نووسەرێکی کوردی خەڵکی باکووری کوردستانە. لە دایکبووی ساڵی 1953 باش ساڵانێک چالاکی و خەباتی مەدەنیانەی کوردانە لە باکوور و ئەشکەنجەدانی لەلایەن حکومەتەکەی تورکیاوە. ساڵی 1983 ڕوو دەکاتە وڵاتی سوید و دەبێتە پەنابەر. بەڵام نەدیم لە سوید نابێتە خزمەتکارێکی بیانی، بەڵکو ئیرادی کوردبوونی خۆی لەوێش دەسەپێنێت. ئەم پەنابەرە کووردە دوای چەند ساڵێک گەوڵدان ساڵی 1997 کتێبخانەیەکی فەرمی بە زمانی کوردی لە شاری ستۆکۆڵم دەکاتەوە. کتێبخانەکە ناو دەنێت کتێبخانەی کوردی لە ستۆکۆڵم. ئەم کتێبخانەیە دەستگا و ناوەندێکی دەوڵەمەندی بواری لێکۆڵینەوە و خوێندنەوەیە لەسەر کورد. ئەم بۆ ئەو لێکۆڵەرە بیانیانەی دەیانەوێت لەبارەی کوردەوە کارێک بکەن، ئەم بۆ تەواوی کوردەکانی وڵاتی سوید. هەرچەندە نەدیم لە ساڵی 2007دا ماڵ ئاوایی لێکردین و ئەم ژیانەی بەجێهێشت، بەڵام کتێبخانەکەی ئێستا زیاتر لە 13,000 سەرچاوەی لەبارەی کوردەوە تێدایە کە بە هەر 4 زاراوەکانی زمانی کوردی کتێبی تێدا دەست دەکەوێت. ڕای تۆ چییە؟ ئایا تا چەند گرنگە پەنابەرە کوردەکان کە وڵات جێدەهێڵن کوردبوونیش بەجێ نەهێڵن؟